سڵاو من مەلەک تەمەنم 15 ساڵە دوو کتێبم هەیە ئەم کتێبەیان ناوی پرۆجیویایە بە دوو زمان نووسراوە ئینگلیزی و تورکی باز بە نەخۆشیەکەکە بە ناوی پیربوونی زووە. لێرە بچووکترین نووسری پێشانگای کتێبم لایە مەلەک کچێکی تەمەن 15 ساڵە ئەم ساڵ و پار بە دوو بەرهەمی جیاواز بەشداری لە پێشانگادا کردووە و بچووکترین نووسری پێشانگای نێودەوڵەتی هەولێرە بۆ کتێب من دەمەوێت بۆ وردەکاری زیاتر بڕۆمە لای خۆی سڵاوت لێ بێ مەلەک گیانوەرە بۆ ئێرە پێم بڵێ بزانم باسی بەرهەمەکانی خۆتم بۆ بکەی بە چ زمانێک بەرهەمەکانت بڵاو دەکەیەوە چۆن دەستت پێ کرد بە کورتی باسێکەوە. سڵاو من مەلەک تەمەنم 15 ساڵە دوو کتێبم هەیە ئەم کتێبەیان ناوی پرۆجیویایە بە دوو زمان نووسراوە ئینگلیزی و تورکی باز بە نەخۆشیەکەکە بە ناوی پیربوونی زووە. ئەم کتێبەشیان ئەم ساڵ دەرهات کە پێش 2 ڕۆژ دەرهات باسی سۆلەر سیستەمەکە کە خۆر و هەسارەکانە و ڕڵەیتدم بە یەک. بۆچی کتێبەکان بە زمانی کوردی بڵاو چونکە بەخۆم لە قوتابخانەی ئینگلیزی ئەخوێنم بۆیە نەمتوانی ئەگە کەسێک یاریتەم ئەدا بە کوردی بنووسم دەنووسم. بەرهەمی کرد لە بەردەستە کە بتە بڵای بکەوە لە بەڵێ لە مانگی چاری ساڵی داهاتوو بەرهەمێکی ترم دەردەچی. حەز زیاتر لە چ ژانرەیەکی نووسینە؟ بەشە عەلمیەکان زیاتر حەز دەکەم و حەز ناکەم ڕۆمان بنووسم حەز دەکەم کتێبی ئینفۆرمیشن بنووسم معلوماتی. چێ پاڵپشتت بۆ لەسەرتاوە کە دەستت پێ کرد کەسێک هەبوو کە زۆر سەرسانبی پێی نووسەرێک یان هەر لە خۆتەوە و ئیلهامات هەبوو کە بنووسی؟ هەر لە خۆمەوە لە تەمەنی بچووکیەوە دەمنووسی و دایکمان زۆر یارمەتی منیاندا.